ناخوی ها نیوە شەو خۆ دێت دێ بخۆ نەوە شەوشات شەوشات دایکەوە مۆچی لەسەر وێیە دایکەوە مۆچی لەسەر وێیە خۆمڕۆ تازە سادیان قڕ بەسترم تازە ساعت جوارە براوەڕۆ 5 دقیقەمەوە جارێ بانگ بە چیە حاڵی لە ماڵە شەڕەوە لەگەڵ برادەرەکانتە وەرە مەڕۆ وەرە سوبحان الله تۆ لە ماڵەوە دنیا کاو لێ بێ جەویشی نییە کاکەم چییە بێدەنگ بین خاڵ قسەرە لە قوڕنێ بۆ خاتی قوڕە برارە خۆ قژم پێوە نەما قژم وەری بەورێکە بۆمی بنێرە ئێوارت باش عەزیزەکەم ئێوارت باش غەریبەکەم ئەزانم کە بەجێم دڵی خوداو لەگەڵ بێ ئای خوداو لەگەڵ بێ ئێوارێ و لە دوایەتەوە خواحافزی شەنێیە دڵگیر هەفتەیەکم کە لای خەزووری شەکەی یا خۆ لەشیان ساغ بێ یعنی یک همه دیگه یعنی یه سال همه دیگه من از همون با دەکەم ئامالێوە شەکەری خامە يعني عاصفك کردووە لە چێڵاوە سازارم عاصفەکەم خۆم بۆ نایکەم هادی ئەوە بۆی دەڵەم لەو عاسفێکی چاکی گیان ناچمێکەمە خوا ئاوا چی خۆی خۆشی با سێ ڕۆژ خەڵە خەفەت لێ خوا وڵای ئێستا نەبوو ئەمە چیە بەرنەبییتەوە براوتە بۆ بەیەک ڕۆژیش ئێستا وای لاتە تەعزیێ بۆ ئۆنلاین کابراڵە خواافیکەوتەوە بەخوا بە کرۆنا بمرێ کەس ناچێت شایە و دیما خەو نازانین خەو دەرۆنی یار شایە و دیما خەو نازانین خەو دەرۆنی لا خواڵاسم نازیلا لەیلا گەمنیە لەیلا گەمنی تۆ چی لەم نوێ 10 دقة جديات 10 دقة زيادة لنا قرب 10 دقة زيادة لنا ئاوات باشا خالو جاني ساين بس الله 10 دقة زیاد بە لە ژیاندا قرب ساين خزمات بوو تا 1 دقة عیبی نییە باشە کاکە ئێمە هێنا بۆ ئێرە ئەوە جەوە فەرموو یاڵڵا یاڵڵا دەبا جادەکە قیر کردا پێشێمە بین خراپ نییە ینی جەوەکەی باشە بەس دەبەر دەشتی ناوی باش خراپ ئاوات ئاوات خراپ نییە ڕاوەسە کاکە خۆلەوە تێگەی ڕەفیقم کوجۆی الله بچشیاڵەوە بیدەردە خوابیدە زانیم ئافەری چاپلەکان دەچڵە چی ئەوە نەشیتایمان دیش پارە بێ سێنم داش ڕۆشتانەی منە هەزاری لێکەوت
چایەکمان چۆن بۆ گەڕاوە ئەم شتانە ڕێ نازانم 1000 لێکۆتەوە زۆر لێگۆتە باشە کەمی کردووە بخۆ لێ بۆ تاو نایەتەوە بەخوا جوان بووم پێوەی کوڕە جوانی چەرەوە گەسا بووی ئەسمەر بۆ دمرێ دەمناسکا دۆ لێبەر جا لەسەر باڵاگەی تۆ ئەسمەر ئادێزانم چی هەدێوێناوە بە خاڵە شتە وێنایی بۆ سەرێ ئەگەر سەرە نیە یەک تاڵک زەرەتی پێ ناکەم کەڤەرە چێڵی چی لێ سەریگە قوربەی خۆی چیان بێوەدی ئەی وانە بوو وانە بوو بەس بۆی لێو نێ منێوەتی بەرە ماوە پاشا بوو ناسم ئەوە دوانە بوو کاکە بەس لەبەر ئەوەی لی نێم با 11 وەرەقەشتی لێکڕیم هەموو شتێکی لێکڕم هەموو ناو ماڵەکەی تازە کردەوە ئاوا دیبرامانە بوو هەمومان برادێکمانێک کە نامەی بووی ئەگەرت نیان نامێنێ هەمومان برادێکمانێک کە یعنی دوو دانە سارەی لێ من لەگەڵ ڕێبینا سەرکەوم کاگەڕە بێن دوو ساڵ ڕۆی باشە بەعکسەوە ساڵ باگەزانی تیرێ بووە پاشە چۆن سەر ئەمە پشتا سەرکەویتەوە وەرە سەر ماتۆڕی بەعکسەوە سەرکەمەوێت چی بکەم قشم وەکو چیلکەی لێە دای بە سەعای دەریەکەن قشمەی بەستێ چیم بۆ هەچ گەشتێک ئەمە سایق بێ نمونونەکانی ئەوە چییە؟ دوو برادرم لیا وەرگەڕان لە زمان کەوتن لەوێ کوڕێکی برادرم خوا دوور بێ لە هەمولایەک دامی کرد ئەو سار لیا بوەترید کاکە بووانمە باسەکە ماچین بۆ خۆشی خوڕ بەو سەر شادی واش کاکەواش برایەواش سڵاوتان لێ بیا و ڕێیانەوە لەگەڵ شادی برام ما پاشامێنا بۆ سماقوڵی لە سلێمانی ئەو نەبوو هێرامانە سەری بشوین لێرە شادی برامی بێنە چۆ بۆ مارکێتە چاپڵچە بێنە زایەکیش بێنە انشاءالله سەرێکی جوانی بۆ بشوین بەیانی قەراقانەشی بە کۆسەرە بۆ چاکە کامە پاشێ برام شاڵ پافۆنەکەی پێوەیە دام خۆش بۆ بۆیشین انشاءالله تۆ سەریکە ها پاشا سێ مۆبایلێکی لێردانەوە بۆتیان لەو سەرە لای خۆیەتی بۆچی سێبەری خۆم ناگرم ها دوام مەکەوە کاک لاچوو دوام مەگوت بەس بزانم